دوێنێ غەدار ئەو چی و ماکسێ لەبەرتا ئاخر ڕەنگی پیازی من کە ئەیبینی مەزانی چۆن کە لەبم ها جاری کەشتی وا لەبەر نەکەی لەبەر دەرگا ئەو بەجددیتە بۆ ئەو هێنم وەڵڵا ئەو هێنم بەس بەلەم لێ مەگە ئێمە داخوازیم کاکە مناڵەکان تۆزێک کێسیچمان نابێت ڕازیان کەم بوو جاری بە براکان دەڵێ کاکە تیان مەگەێنە جاری بە مناڵەکان ڕازی کەم ئەو دەور دەخۆم تەرتیب یەکەم خەم نەوێت بە قوربانی ئەو وایە و باوکە گیان ئەزانی چۆن کاک شەوکەی جار ئاوا قەرز ناسێتەوە بۆ مێهیتەوە بە پیاو نەبێنەرەوە یاڵە دەی بەخوای ژینە خاوەشوانە بۆ نێرم پێ بەحافیز باوکە گیان گیانی باوکە مامۆستا عەرەبی داوای ئینشایەکی لێکردن ئەتوانی یارمەتیم بێ بۆ کچەکەم من کوردیەکەم فولە تاکو بە عەرەبی بۆ بنووسم ئەشەمبیلا من دوو کەلیمە ئازانم بە سێوەڵێن فەتاح و ئەگەشتێکیش دوو پێڵێن بەدیع باوکە گیان یەکەم فەتەح نییە و توفاحە وەڵا ڕازەکەی ئەوی کەشیان بەدیعە نییە بەعیدە واللهی خۆ ئاخرتە ئەوەیە بووێڵم من ئیشای عەرەبی من چوو زانم کچی من کچە جوانەکەی باوکی خۆی بەڵێ باوکە گیان کچە تاقانەکەی باوکی خۆی بەڵێ باوکە گیان کچە نازدارەکەی من باوکە گیان چی توی ئیمتیحانم هەیە تۆس خێرا قسە بکەی ئەوەی ڕاستی بێ کچە جوانەکەی باوکی خۆی تۆ باوکە گیان بڕۆ ناو مۆزوعەکە ئەتوێت چی بڵێ زين شلون نيك هي موضوعك هي ما يريك خمي يكسر فەرموو الناس دارك يباوشي خوي بابا چینەوە سەرەتا بەڵێ باوکە گیان ئەڵێم هینە تۆ هەز بە تەنیایی ناکەی کچی من ناوەڵا باوکە گیانەوە نیە شکرتۆ هەیە بروسی گیان هەیە هەستی گیان هەیە تێنەگەشت یعنی مەقسەدم نازانم چۆن تێبگەێنم کچە نازدارەکەی باوکی خۆی دەی باوکە گیان ئەتوێ بڵێ چی بێڵێ خێراکە ئەڵێم هینە تۆ بیری دایکە ناکەی ڕۆڵە وەڵا باوکە گیان چۆن بیری ناکەم ئای دایکە گیان باوکم چەند باشە تا ئێستا پەیمان تازاکەت و کە لەگەڵ هەر لەگەڵ تۆیا بێ ئەرێ بابە پەیمانێکی کوا من شتی واموتووە بۆ لە باتی من قساکەی ئای زۆر سەیری بڕۆ سەعیکە بکە دێسا ئەمرن نەمێنێ هەستیم بۆبانکە لێوە وتم ئۆخەی تێگەیشت هەستی بەڵێ باو ئەوەرە ڕۆڵە هات وەی هەستی یانی شکر بەزم پڕم نیەتی باوکیان باشی ڕە جوانەکەی باوکی خۆم بانە بم باوی گیان تاقانەکەی بابە گیانی باو ڕە جوانەکەم گیان ڕە ئازاکەم باو دەگیان دە چییە؟ کوڕی من شێرە قوربانم بێگومانە تۆمان ماوەتەوە تۆ شێر بیتەوە منی شێرە بوو ڕە جوانەکەی باوکی خۆی باویان ئیشمە چیتر هەناسەکەم هینێ مۆزوعێک هەیە هەستی بە جددی جوان جۆن بۆ بگرە تۆ لە هەمویان ئاقڵتری قوربانم مای بێگومان تاکانەکەی باوکی خۆی تخوا باوی گیان تاشتە لێ نایە ئەوە مۆزوعەکە تۆزێک نازانم چۆن تێوگەی نازانم قەت وا نەبوویتە ئەڵێم هەستی گیان باو بڵێ ئاقلانی کەلانی تۆ هەز بە تەنیایی ناکەی ناوەڵا با لەخوا بزابێ ئەیمان چی خێزانێکی کنجیلان و جوان ئەوە تا تۆ هەی تەمەنت درێژ بێ پەیام گیان کاکە بروس گیان وا بڕمیش تێناگە چی تێبگەم تۆڵی تەنیانی نەوەڵا تەنیانی یعنی مەبەستم ئەوەیە کوڕەکەم بۆ تێناگەی لە من نازانم چۆن تێگەێنم هەم تۆ بیری دایکە ناکەی هەڵای باوە گیان هەی دایک گیان نییە ئەزیزە ماڵی چۆڵ کرد بۆ من بەڵام دا ڕۆحت ئاسوودە بێ باوکم پەیمانی نوێ کردێتەوە کە هەروە بمێنینەوە هیچ ژنێک نێنێ ئەرێ بابە پەیمان نوێکردنەوەی کوا مرشتی وام وتووە کوا شەکەی وام شکانەوە مرد دوو مرێ بۆ تو ڕابی بە تەمای چیت پێم بڵێ ئەمرن نەمێنێ وەختی نییە ڕۆژی کە تێدەگەن مەسەلاتۆ هەسەلاتە دێبڕە ڕدی پەیمانی تێدەکرد بێتەوە ئەمرن نەمێنێ بۆ خاتری پێغەمبەر يا الله يا الله پێغەمبەر خێر خوا وەزع باوکە خێر معقولە مامۆسا لە زانست و زانیاریە دوو یامەتێ باوکەڕە دوو لە دا کوردن وەڵا هەی وڵا دوو لە ساڵ قڕ باو تەپڕی سەرم جاکڕم خۆ هەر چاون و قەنات و تێ زەڕ لێ با حەوش دەگەرێنە بەخوا مامۆسا وەڵای ما باوکە خواوە غەدر مامۆسا وای لێ هاتووە غەدر لە کوڕی من کە دوو
خەمن نەبێت چی بکەی مامۆسا؟ ئێستا ئەچمە سەری بزانە چی پێەکەم آخر خۆمخۆنا ئەی خاڵشوانە؟ نە ئامان بلە نەگەیشتیوە آخر خاڵم وە بێعەقڵ خاڵە شوانە حەفتا و پێنجێکی پێ هەبلە سەلام و عەلەیکوم دەچی پیانێ وەتەتەتەتەتەتە سیچ لێ بکوژە من قوڕی شۆکە بەسەر خۆما بلە بۆ خاتی خوا آخر باوکە وڵڵی تا سێرەکەم بە قورئان سیقەمەتون وەرە لەگەڵ باوکی خۆت وەرە لە من ڕانابینی من ناترسم آخر باوکە وڵڵی یەک شیشینان پێ ناخۆش نەبێت دەرفێز و حرمەتمە پشیلێکی سوورمانەوە تۆ زیرەوە لێ کردو بەسا ئەدەبسس پێشم کەەوە بزانێسە چی بووەکەم بڕۆین ئەبا بۆی چۆ جانتایە دەدانیە دەباش کوتانەکە و دانێ بڕۆ وەرە پێشم کەەوە یاخوا بەخێر بێت یاخوا بەوەی مامۆساجیان ئەمرکەن ئەمە بستیتیان نیە وەڵاهی خواردم خۆکت مامۆستا بە حەقەت زۆر لێو عاتسم ئەخ بۆ سەبەب عشرەت بیزانیە خوا ئاگای لێ هەمووی بە ئاگریجی و بیکەیسیەوە هات پێشی بڵە زۆرین ئەزایکی لەوە چێ تۆ بە غەڵەت هاتبێتینی ئاربجی بۆ چی بۆ لای منێ من مامۆسایەکی داما و نەکبەتە مامۆستاجیان دوعای خێر بکە خاڵەشوانی نەیزانێ بە ناموسم خاڵەشوانی کەرێکە بە توا پێڕوە نەبا حات بە هەفتا و پێنجی هاتە بۆ ئەمایت ئەم شەو ئەزی بەزینوی ئەمایتەوە ئەخ باشە چیم کردو ئەمرکەنیەوە مامۆستاجیان چی نەکردو کوڕەکەم معقول لە زانیاریە دوو لە دەبێنێ ئاخر بۆ بکەوێ بۆ ساقیت بێ کاکە خۆخەتای من نییە خۆی هیچ نازانێ بڵێ بزوێنی کورد داجا بنێ بزوێنی کوکەی مشکلی مامۆستا لە بەرچای خۆما پرسیایی دەکا جارە من هەرچی احتیمادم هەیە لەسەرم کوڕەمە دەی خوا لێ نەسەنگە من پرسیایی لە تووەکەم بەڵێ نان چەنی بە هەزارە 6 ڕەحمەتت لێ بێت دەی بە حیسیەتم بە ناموسم بە مقدساتم ئەمە کە ئەچێ بەیانیان بۆ نان دەنانی ئێنێ بە هەزار دە وەڵڵاهی لەوانەی بیتزێ باشە بابەت چی بتزێ ئەو خۆی خۆشیانەوێ هەموو بازارەکە خۆشیانەوێ یەکسەر دەی ئێنێ باش تۆ وایە دە تۆ وازەوە بێنە من پرسیارێکی لێ فەرموو پێم مان خۆشە دوورە یا ئەفریقا جوابی بەرەوە یەکسەر دوای بۆمە مانگ نزیکترە مانگ نزیکترە بەڵێ. خۆرە ئای بەڕۆڵە کەشت نازانی لە خۆتەوە میڵێ ئاوە ئەفریقا ئاوە بەڵام مانگ ئەمەngە دوورە نەبێتەوە ئەخۆ دەمامە ساوانیە وەڵڵاهی دایمە شوێنی حەوزە ئەو مانگە ئەواکەم دایەگرم خۆ بە قسەی تۆ نابێ بەساقە بم سەرشێتم مەکەن ئێوە وام لێ بکەن ئەسڵان هەر فرم بە جمهوریەتەوە نامێنێ یەک پرسیاری کەوریە بیکە سەرچاوی شیرەمەنیەکان و گۆشت لە شۆ زۆرە باوکە بڕۆ جواب ئەکسەر زۆر ئاسانە سۆپەر مارکێت چاچی نازانی قڕ بۆ سەرەی من بەخوا تاماوی ناگەیتە دووی ابتیدایش باشە مامۆستا تۆ بۆ غەدری لەکەی کاکە وەرە ئەوە دوکانی کا حەمە عەلیەوە تا مارکێتی هەیە وەرە بە کاتۆن شتیری بۆ بێنم وەرە بە کاتۆن مریشکو بۆ بێنم یەک پرسیاری کە لێکم باوکی زۆر زیرەکە لە خۆ زیرەکترە ماشەڵڵا بیکە باشە لەم فەسڵەیە هەنا زۆرە و هەناری شیرین و هەناری باش لە شۆ زۆرە لە پرسیارە باوکە پێمان ڕابێنی مامۆستا پرسیارە ئاکسە دوای بەرەوە باوکە بە حرمەتی جۆ جناب عیبە جوای دەیدی یەکسەر علوەکە ئەوە جوابە گۆرە چاپڵی چی بۆ لێ باوشی ئەو تەلەبەیە نازانم ناوە چیە تۆ باشە بۆ ئاخر سەبەب یعنی چی عیندە علوە نییە هەیە باوکم بە حیسیەتم بە پیکا بۆ تێمە دەرەوە هەیدە مامۆستا زۆر سێرە مامۆستا باشە یەک پرسیاری جێ بیکە باشە پرسیاری چکە چ شتێ لەگەڵ نانی بەیانیان ناخورێ ئەخت خوا باوکە وڵای لەبەر حرمەتی جەناب ئەمە قەیدە حڕەکە هەموو جواب بەرەوە ئەدەبسس مامۆستاتە دوای بەرەوە خوا هەر خۆم نانی ئێوارە ئافرم گۆرە بەخوا 10 دقیقە لێرە بن هەر شێت مەکەن یا من ئێوە بەجێڵم یا ئێوە من بەجێ بێڵن کاکە مۆستا ڕجال لێکم کاکە خەریکە شێتمانەکەی ئەوە تا کوڕەکەم ماشەڵڵی تووتیە موش لێگەڵێتەوە ماشەڵڵای لێبێ جوای و تەلەفونە بەرەوە بە قۆڵ نەگیرێ مامۆستا نایناسم ئەلو کاک عوسمان گیان چۆنی؟ باشی قوربان؟ سەر چاو فەرموو کاکە گیانەوە بروسکی کوڕ فەسڵ کرا لەبەر ئەوەی فەیسبووکێکی بەناوی منەوە داناوە و ناوەی بۆ هەموو مامۆستاکان ناردووە داوای ئەسئلەی ئیمتیحانەکانی کردووە ئەوای وایان زانی و من نەیانزانیوە هەموو ئەسئلەکانیان بۆ ناردووە جا لەبەر ئەوە فەسڵمان کرد باشە قوربان؟ خواحافیز وعافیس باسە باشە دە تۆ پێمەڵی نایزانم خوێنم بەرێ ئەو دەستکە ئەنە دەبیانە دا چۆکاکە تۆ یاری نازانیگەم ئەزم منێ دەواز بێنە معقولە بێنەوە دەستکە من بێنێ تۆ نازانی لا چۆ دۆڕان بابەت تۆ چیتە باوکە
پێیان جوان عوسمان کاکە دەنگت یاریەکەن یاری دا عوسمان خوێن ئەوە چیتە دیسان بەزمەکەیە نێرەکە چی دەوێت ئەی مەقوڵە ژیاو دەستکە بنێریشی پێ بکەم ئەوە هەموو حرمەتەکەتە باوە باوەکەی عوسمان بۆ زەلام هەیە لە ڕووی بێ بڵێ کاک عوسمان لێ پێ بڵێ حەمە عوسمان ئەی باوکە مەقوڵە ژیان دەستکە بنێریشی پێ بکەم باوکە وەڵڵا یاری نازانێ هەسی بێرێ بەخوا نەیدەم ئاخر لێ دێم نازانێ یاری نازانێ خەری گاتۆڕێن باوکە کوڕم نازانێت چی هەر پەنجەنی پێ نە بابا وانی ئەو خوێنە وەمووی لیڤڵە و بەرزە بیتەوە باشە تەنەبازی کچەکەم تۆ بێرێ گیش وای هەر سوزانە آخر تۆ سعید هەیە ڕۆڵەت بۆ دانیشتوی لە دەستی بیردی ئیسراحەتت کرد معقولە پێم وەڵی جێش ها خۆیان گێژن کەی ناپڕ وانە دەستم ڕۆ دیکچم دەی پرسە عیبەکە دەی دەبرە دەی ئەمرن نەمێنێ تاو کوڕی من ئێدە باشە ئەی دارت ڕۆحە بردە مردومرێ هیچ نەبوو جۆ بگرە تەلەفۆنێکم هەیە جۆم لە دەنگتان بێت هەزار شەقان تێڵێم با پێشی بڵێ هاوار زۆر نەکا هەوا زۆر نەکەڵی مامەیت بە شێڵەوە دایرەکەتان کەندەی جۆم لە دەنگتان نەبێت باش ئەوەرە خوار یاری گەلو یاری ناکرێت لەگەڵ تۆ لێ یاریم پێ ناکری وەرە خوارەوە یاڵا جوان یاریکە سیکە کەوتم پازەدەی ڕێک ئەماکەی باشە باش خوێن پازە باز چیە ئەو چیەکەی چی باز لەوێ لە یاریەکە دووار بڵێ ئایگیان توشتی بوو ئێڵێ ماشە ئەمدا سیکە جوان دێ ئا چێ کاکە سینەمام سێر یاریەکە کە یاریەکە وایەگیان باوکم چی بە خاوەن کردووە ئەبوو خۆ هەڵپەرکێ ناگەینەوە چییە خوێن بەرێ خوێن لە یاریەکە خوێن لا پشتمەوە تاقەکە وەرە پشتمەوە تاقەکە کورە لە یاریەکە وەرە پشتمەوە هاوار باوکەمە چییە بۆ من تێناوە ماکە جوان چیەکەی کاکە ئەوە چیەکەی چی جوان یاریکە دێڵێم یاریەکەمە ناینێ وای کە خۆشم ئەویت نانە خەمن نەبێت مناڵەکانم مەشغوڵ کردبووم پۆبجی و جیازێکم بۆ کڕیون کە تشەلی نازانن وای کە نازداری لام ئەزانیت چۆن ڕەجال لە یەکەم کوچێ قابلە من نێمە داخوازی و بەس تۆ پەلەم لێمەکە تا ئەوە چەند ڕۆژێک تا قەنەعەت بە مناڵەکانەکەم جارێ ئەو چەتیوەم نییە یەک ئینکارە بەخوا براکانیشی فێر کردووە بەس خواست بێنیەک بێتە داوایی بە ناموسم لە ئیمتیحانی سەری ساڵی شەبێ ئەم بەشوو بابڕۆ نەجاتمانە بێت ئەی چۆن دێڵەکە دەربام ڕۆ نانە بێکەوە بخۆین ئاوا لە عین المەطعەم ئەزانم ئەوە چییە احتیمالە پشی لە وشت بوو بێ نە بەس ڕەجال لە یەکەم جلی پیازی لەبەر مەکەوە خوا تێگەچم یەکسەر هەستی بروسک چی بۆ بروسک داوە دانا کێش نێنێ باوکم هێنا کورەوە قەلە نییە زێ توایەک دەقەت دەنگەندەنگی مناڵەکانێت جارێ خوا حەفیظ جارێ خوارێت خەومە خوا خۆم گوێم لێ بوو تیش وتی چی بروسک تۆ خۆ ببوورێ دەرەوە وەرە واز بێنە دێ خۆ ببوورێ باش دەماش بمرە چاودا باوکە باوکە ئەبرتان نەمێنێت ئەوە چییە بلێ ئەو بەچی وای لێ هات یاریمانەگر لە ناگەهۆی لێات بلا هەوا بە تەلەفۆنی بۆ پلاتێ بکەم وەرە باوکە فلاتی چخۆ مەکینە مەڵ نەساوە تۆ مردی وست بە جواب نایەتەوە هەستی کوڕەکەم قوربانم ڕاکە بۆ لای عوسمانی دەراوسێمان مەزەمی دەکات بڵێ دەرزیەکی دەبڵ ماوەی لە بلەی بە باوکە دەرزیشی ئەگەم نیەمە کوڕم دەزیەکە لێتم چاکەبی دەگی بە قوربان باوکەم لە دەرزیە ترسم ئەی خۆ توێ زەخەی بورابیتەوە ئایبم یە باوکەم پیان کردم ئەو دوانە پیان کردم وتە پاتەوە خەوە لەوەی باوکم ژنێنێ ئاوا ئەمرتان نەمێنێ خوانەکە خوا لەوە نازانم چیتە بکە داڕزێم بۆ خاتری پێخەمبەر دەی بۆ معلوماتتان ئەو بڵێم بەکنەوە ناشتی بێ ئەو ژنە هەرهێنم دەوڵا نەیهێنیت
بلا 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 والله وش هيك لو جرى قول والله جانتا جلي بوك ما كلاس اجتياز زور جوانا بومن مزام دري جانتا عليه اي بوك شو ولا واحد لو بينك كونترا توصل الحبشه ماشي الحبشه قد توصيبها عشان شلون ترجع بيت جورو كونترا الحبشه قد شو اي شو زاد لا سربانه فرق كونترا او الاسمان كره بلا مزاج كره بلا مزاج كره القيا كره مزوق عندي هلا هاتي استيو مالك لا كونتر ما راكري اي والله كذا كره كي واد لو كم جات يدي كونتر ما راكري وي سباقات مسابقات شلون يعني؟ اسا معي بيس اشتاك كونتري كان بس رافرانبو ايه 2 ساعات ونيوي نبرات وسليماني بيش خاونكي اي لو درويا ازاني او كونتر زور سودي لتوزيعتها بس يا زاني رجع 2000 دابتون باي 1000 صمن بينه باي 1000 يلك بينا هاتي توتتي انت والله يسج 2000 رقم يدون لازم كامي كامل كره بلا هستا كره خاونك هات ها ميرا زيكا اما برا خوارنكش حاضر كبوني ورجك بيان مالنيا لازم يعني هاتي بص ناشر باوشيبه ايوه كره خاون يعني بخيوي كدو لك انا هسه يا اخو بخير خالد توس باس اسجان مو برا بيش خيناك بردي فرمو يا اخو بخير توس باس توس دستكان الخوش خوش به مو برا تخواش داني شتم خالد خينا بس اخم تو شلون يا حوالي انا مسباز خير مشوشي اخوا هسي جان شبكم كوتريكم ليون بوا خريق السيمو بيتو بوي كوتريكش زور جرام بهايا باور بباي $6000 هلا خلا عباس هلا عبوسي هلا وراحات شلون يقول ضليت والله شلون ابو ديالي ولا هلا وشمام كاك هذا الرب ويا بتجبي والله شلون اخوا باشني سلامة يا اخوا تو شلوني قراو تحب تي بايت بدي روايه عجبك بالسيارة لكم وين بدك خصمك انا لازم حلقة ما نيانكرتوها لا هو اي نازم وصل حلقة دزنا قصر خشوع شاكي ايوه قد ما يسموه جيلا بس والله اذا قررت حرمت مع قصير كم عاجز ما بقى دياك دانك هات يقطع شوي باجي عاصي دراسي ما نتيا طبعا بودي انا كنت بودي وازدو بين ايه كوري جمر ايه بالله ايه توازدو بين اي ايه وصعت شو انا والله باشا ايه دروستي والله اشكر باشا هو خيرا شلون ركضوا ضمنها بخوان بهسي مد قلت مليون بوا يعني خريكة أقرم تيا بلا بيبوي بخوا زول بيران موي راسك توبرو مبخدرنجا اي يعني كوتر انا مهمه وانا جرام بهاتو مش شيء أنا بخوا زول مهم باي $6000 $6 سي ورقة سي ورقه سي ورقة أو يبوم دوزته $1000 يمي امرتها $1000 هدية جاو كوترك لا جرام كاكا بلك جان برو خوارني اما دكا اتا بيام ليرن يسكو ستوزي جيتر ديتو منو خال عباسيش بلاني دوزني كوترك عفري يا خمبلو خال عباس كوش عمو دولو قول روح قربانه كاكا عباس روح بربي قول دول زعلت انت خالك جان روح هتشكل نا تايا خالك جان أجل قوموا بلا حتى بينجي بياني سربان بس سربان نقرن كوترك بدو قرباني روازات ولا قرباني خم النبي هيك بطيح اخونا خم النبي هديك اش بريخو والله ممنون باش بقرباني نا نبي خملو اقد وزيت انا تلفون بو بس باش قرباني انا رقم قد ما اكون اجا حالك اكونك نسيما خال عباسي كوتر عيبني قرباني قربان ضلكم بخير يا اخو خالك تلفون يبكي خال عباس $1000 $1000 زين في بدون ما طوري بيقرا دعني كي بعيان بيقرا دعني كي بشوان خالك جان قربان ابن خالك جان دنقو باس سونا خالك جان أبو يورو دعواتي يمي نا بابا عزيتي جشتوانيا نا اشتوان أبي بلا خوارنكي زور خوشي لنا وتي خال عباس نيقوام دبي لنا آدم وورا سبرايز كي زور تعبت شمان بوتي إسا تو ناتوي تو إسراحات كين مش إسراحات كين إيه دورة كاكا دورة طاوة ده باشا خالق جاي شاورتك موسى بلانجر موسى جارك ده باشا بقربة دي خوافيس مش ترتيبو بطح كم لبادم دكانك بخوا بيسي بقى عزيتنا اكل بيا قزابه بو عزيتان انا عزيزي خال عباس قرباني مكروه من ميوانا من بقول راي شام دستان خوش بيا اخوان بونا رقم في الدنيا بيعملها ودا شيلا سينا انا قو انا نبي لي عندي بيام لي رينيو طاو دستي خوش بيا زور جوان لنا اي بينيا عافيت بيا حالك دوليه قدام ما قربان ما قربان رجوع قرشي كي
من؟ لا عمودة بشميرم عمود ولا مارو بو يتنيا لا بو نايبو مال بولام فيك كتر كنو عليكم خارج مجا فاضل سمع اه تمر سوى على يفوت معي واحد يفوت كان كم معي اه ويفوت ركع ايه بس الشعب كلها عارفين سوى عاد يقومنا منهم ده صاصة قسيكم كده يكسب بدون السر جا كشين ها هل بوش من هنا اي ده زور باش ده قلت لكم قررنا ما نبو واحد وابو بلا بلا يا يلا رو كنت بينو بعض الدولار قبل قلت شو ايوني هنا ما او دوزي ما اه طب شو قالوا قلت لك ايوه ايوني انا بدهم تعالى شو قالوا تو اما قلت لك منها ايوك تعال شي اخوي رانك يني وبالك يوالك تو خدا انقص يعني سر بري رقمشا كورا شو سر بري كورا سي ورقه بياو شو سر بري يا بلالي شو سر بري خلاني الرئيس من السلامة هاتوا خلاني شو سر ها خلاني شو سر بري ها شو سر بري راسك ابو تلفون بري قلت تعال باكو كيف تلفون بري تعال ها ولا خذ تعال الو وش جواكي كعزمان انا بدي اخلر انا جبر الله كذا لك والله انا كنت ابغى سي ورقه سلام بري ها لا شوي لا شوي بلاو هاي سي بلاو لا شوي كعبس ولا خذ خلاني بيا خيمت وز باوكا زهري باوكا باوكا دردي باوكا باوكا انا چی دەوێ چی دەوێ پرسیارە مێوتمەوە بۆ چۆرە چۆکە کاشیە ژمێری چی نه خبری ئاژدایی خۆمە بژێرم باشە ئەمرتان نەمێنێ خوا لە منتان بسێنێ چاکیشکۆ باوکە باشە ئەدەبسز هەموو مەسڵایبێتە تۆی هەموو مەشاکلەکانی تۆی جێژ و وێژ آخر معقولە من عباسە لە ڕوو نایە ئەسڵەن مەرحەبایشی بکەم لەو بازارەداگی بەرز کردبووانێ کۆچەکەی سەبڕاوە سی وەرەقەم پێیاوە ئەخی جوێرەکە تۆ ئەگە جوێرەکە نەبیت سی وەرەقی بە کۆترێک سێ وەرەقە سی وەرەقە کێش سەری بڕێ بڵێ کێش ئەمرتان نەمێنێ آخر تۆزی ویژدانتان دەبەزێتان بەم نابێتەوە سی وەرەقە بێ بە مریشکی ئومەهات لێرە ریزیکەی هەتاکو قەڵەتیەکەی بە شەرف هەفتا ساڵ بەس مریشکی سوورۆ گراوە خۆ ئێبووناتانەگە بڵە ئەدەبسزینە ئەوەی چی بۆ یەڵە سەر لێ ڕاگیر و پیکابێکی دەوترگا وای باوکە بۆ پیکابەکە بیم گۆردوانێت سەمونی تیا دایگرە لەگەڵمە ئەی لە شتدا ڕێزێک خۆ ناتوانێ عەلاگەیە سەمونە بێنی هەر سەمون چییە؟ نالە باوکە هەر سەمون نییە هەزار سەمون مێنەوە هەزار کوڕم من هەزارم مای تێوتم ڕووبایی هەزار بێنە وڵا باوکە داولی بردەکەم بە قورعان بە هەزار سەمون تێگەیشت یعنی هەزار سەمونە هێناوە؟ وڵا مای چەند بوو؟ هەژدازان ئەی باوکەڕۆ ئەی هاوار کولاکر هەشتا ئەخر ڕۆڵە هەزار سەمون بەچێ ئەخورێ کوڕم بۆ ئێمە مانگاین ڕۆڵە ئەی هاوار و ڕەقە بێ نالە باوکە ژە حەلم لە ڕۆژی هەشت سەمون خۆی بە حەمەڵ تەواو بێت ئەوە ڕەقیش بێتیان نالە طبیعیە ئەمرتان نەمێنێ بۆ خاتری پێخەمەر یەک جاریکە بتان بێنم لەگەڵەوە عەباسە هەزار جوور شەقتان بۆ تەواوەکەم نالە تەواوی کرد من هەر ڕقم لێتی بەخوا دوێنێ هاتمەوە سۆندەیەکی پێ بوو بەردرگایە شتەوانێ ئەوە نەبوو ڕێواتە درێژەکانم کڕی بوو گەڵاکێ کامەی گەورە بوو دەرمێنا وشو لەگەڵ یاد بەتنیە ئاوریایەوە هەر ئابڕوم چوو هەر حەیام چوو ئاسمە خای دراسێمان دەچوو چەنە باسی ئەچم بۆ دوی تۆزەی ئیسراحە دەکەم شێتم مەکەن باشە بڕۆ لێوە تو وەرە واز لەوە دەنەستی کاگیاسی نییە کاگیاسین سەرەوان دوسێ ماڵ سەرۆتر وەڵای مریشێکی لێون بووە ئەڵێ چی بچم بۆ دۆزمانی بە قوربانت بم نالە بۆ دەستت ماچە لا دەستت ماچەکەم باوەکو مەسەلەی ئەوەی ترمان لێ نەیە ناچم خۆم بۆی دۆ نا ناشتی وانە دەدەی نا ژەمی واری ناشتە سوکر و سوامانی کریستە داعی نەچم نا دانیشە با خۆی بگەڕێ هەر غەڵەتانە دووبارە کردووە أول لا بيشبه بلا هسطة بلا کاگیاسی شەکەم دۆچم بريش كتشي تۆی بەڵام شو میشو بۆ دۆزیمەوە أمرو بوكم بيني ێ بوكم خريج جنين توا هنا شتیوانی بيني مهورة بيبكن أسانشي أما بلانك دارين كبوكم
باوکم واز لەو ژنە بێنێت لا لا يلا نمو شو اليوم بابا باوكم شو شتواني خو بابا نعمل خۆم بە چای خۆم بینی بەڵام ئیمتیحانم هەبوو بۆیە نەچووم. ان شاء الله بشو تهرزيك ان شاء الله ايوه تلفون نقدر هاتشي بيني امتحان. حل شي بيني صار چم خەیاڵان نییە. شو اليوم باوكم شو بيني يا تلفون ياك بكرتها پێچەڵە مەجای نەبوو گینام کرد. بابا جالس وقتي شغل فرتانين يا حل داني حل ذات شي بكين راضي نام باوكم شو بيني باستن فكريكم بعد برون بالكي بابينا وێلی باوکم بچە؟ برون بالكي بابينا سبتانا فاهم وليا بس سوري باوكم زور زانا وچی عوسمان ئەو هەموو قۆزیەتی ناخۆشی کردووە دەبەسەوە چیتە؟ باوکەرە لەو مۆ لە گوێماڵی کلکی سمۆرەیە. باوکە گیان بابا دە باوکە چەتی ها عینەن سینەماکان لە ئەوێنەکە و لێم دیانی ها چەتی چی دەیە؟ باوکە گیان ئەتوانم مۆبایلەکەتم بێتێ؟ بۆ خۆ مۆبایلە نییە؟ با هەمە بەس وەحدیتیانە من تەلەفۆنەکەم بۆ کچە. باشە زۆر چەنە نەی ها خێرابی بڕیتەوە. تۆ بمەرە ئێستا بۆتێ. دەبڕۆ دێ ماخەریکە ناخۆشیەکەیت کرد ناخۆشیی لوتێ بەقەدە پەتاتەیەکە مشکلانی مهموێ نارین پێم ڕازیە. هەستی ئەو مۆبایلەکەی باوکمە. هستي بينا كر نە سپێ نەکرد. طب زرتك برولا استا بلانك تعال بابا سكر هو تبغى شنو بس جو بقرا اي باش موبايلي باوكم وين بلا استا بزانين باكم زورترين بيوندي لقال كيبو ناريني ظلم كواتا بو ما دركوت او جني كورا باوك ما قساقا ناي نارينا اي وقت شي بس بابرو مدوين هاي خون مقرن هستي زين تشكين استا نارين بلوكا كم كورة بابا عيب ناري خاني داما بو بلوكي كاكا وقت بوكنا شي كاكا وايا وأنا قساقة شو عيبة؟ انت باقصا كاي شغل انا رفيقي بيه شي شويه ناسي بيه شيء طبيعي واش تمام انا بوكم كل ناري خان عيبه ولا رقناها باش بێڵنگ بە. فمن او نارين بلوك استا من تلفونك بو باوكم نسري نارين دزادي ونسري هستي يا ربي خوان زمق بوما خويا لا بوكي يقول حقهم چی بلە گیان ئێ باوکەم ژن بێنێت؟ نارين لازم يخرج انت انا لقرا بلە گیان دوێ خۆم شتێکە معايا تێگەم. كيف بقرا بیبەمەوە؟ بوي بقرا شكناك إيش تتذكر كا من لقى باكم قصناكم ايه لذاتي نارين ايه هستي كونكيا إيه؟ ناوكي خوم إيه؟ من ناوكي سنكو دوبا نارين السيت باكم أقبيونتيكا من جواب دمو اها وزولايتي انا قشت خواهی گیان چی لما بکن من؟ انا قام قوه بدل الدنيا تشكو مۆبایلەکەم ئاخستەوە شوێنی خۆی. سؤال باشا استا من تلفون بو باكم والله بقول عن يوم الشتاء كان زي مليوتي هذا وايجان بلە گیان دوای خۆم هەموو شتێکە تێگەێنم باشە؟ ئێستا بێڵنگ بە. جرس دڵی من ئەلو دڵی من ئەلو؟ قوربانی ئەو دڵە بم ئەوە چیاڵی مۆتۆ خواردووە سەوتە نەوعێکی لێ هاتووە. وڵی مۆتۆم خوارد چی بکەم باوکم زۆری حەز لێ بوو. زای چۆن ڕاستە باوکی توێ خەزوری من نەکات بەس پێ ناخۆشم بڵم باوکوی جۆرەکەیە. نانا عوسمان وا مەڵێ باوکمە دڵم بۆی ژانەکە. سێ مناڵم هەیە هەر سێکیانەکەم بە قوربانی لەحزەیەکی تۆ. جارە بلەیەکم هەیە بلە ژێر ئەوەی جۆرەکەیەکە بە چوار پێڕوە. ڕوحەکەمەوە چیە و تەپە؟ کوڕای واز لەوە بێنە پشیلێ لە من بەخکەیە. کوڕێکم هەیە هەستی چ هەستی؟ ناجسن ناڕەسەن؟ ئەڵێم ڕوحەکەمەوە چییە دەنگ تەواو نییە. گیانە پشیلەکە هاتووتە ژوورەوە. کچێکم هەیە کچی ناسک و نازدار جوان بەزەوەیە تۆزێ بێعەقڵە. ئەوە چییە؟
هستا كم تبي يك مش صوتك قطع بقطع بو ايه نا كان كما الشبكة ما طاونيا ناري كم بقول بانا بروحك يك تكليف هي ظلم مشكينا كان كم بغي علم توزي كاميرا بو كروا داوي لبرنا كم عساك يام باكم نوغا بيت سارة أها لم بيني ماكسي يسور بو كريد تخوايك دقا بوم لبركة بورا الشبكة طاونيا علم روحك كم خير بالتليفونك اخوي من ساعات نبي يكتب ما بيني والله عثمان اشتكى ويسن بيت والله باكم امرو مسألة قسم لصري كرت وتي توبي بيك جاري لا عثمان جابي تو دخوا وقسانا ما كان بقول عمر كناك نجلد اللي ماها هو شو يسم وزارت من تحملناك ما بيموت وتمشاش ما قتل ديت الدوام وتشتيواني وتوصل بطول امان كان امان قتل طلق من تحملناك بس تو بلم لي مكا اعلم دوسي رجع والله قناعات بمن على كان كان بجاويتو ويا عثمان كان دخوا ناري دخوا نا لروبي طلم ما لاوا اي خوش ويستم ما لاوا ايش اسواري خونا كانوا روحكم دخوا مر دخوا ناي ناقم من تحملناك بقول على مرم احبك الى اللقاء حتى الحلقة القادمة ما بين إلا اللقاء بل من الفيلم المصري هبيني ما الو قبلي بهاكم دايغز طبعا او بك ايه مع مانيست هستي وصوت انا شو وتعارف بيبقى اسلا برشاخو تاقسينك توبي وي خواهي ما ممكن بقول عن قريب واحد زليكم خواهي جان قلنا همسي ومخواهي فاضل بينا يعني ماني ده دقيقة يعني ماني برومي السعودية حبيبي بينا يلا ديك ما كنت قبل ما عليكم تو شو يا ريكم كاكا تونا عزاني ده خلاص بينا كاكا وقرا بس ماني بينا بس بينا دسكا كاكا بلاك جان او دسكا ما عمري بقول بعد انا بالي شو راهي دار المعاقم كاكا سكنها لك لو اشتكيها زور الأخوات اما هو جابوا لي هذا الزعم باشا تجيب كم من خوايا تجيب كم ما قول عن شي دابا ما قول عن شي دابا بين عالين هذه بحسب نارين هو اجبره ايش نعم غدا بو هل ثاني دو سمن جيب بو هاي يعني بقول عن تحملنا كم اواهي نعمل شي داكي بولي باش كنت وزي ضلينا لمبيت ضلا كم روحا كم بخوا بيتو ناجم بخوا هربي شو يبكي ام حفتي ما دعوات وجه بقول عنه هو فويس هذه ضلا كم روحا كم بخوا بيتو ناجم بخوا هربي شو يبكي ام حفتي ما دعوات ورب حقي قرآن شاو بينا كذا تاما وجن بيني باشا تعبرودي انا والله جوابي يا مو ورب حقي قرآن شاو بينا كذا تاما وجن بيني باشا تعبرودي وجهي هو دني بلي كرمه هاي بلنا رسان ولا جيش الراوس ابو مراوس بلا الراوس بلا توبو لا حجاره وين وفر يا ولا ناجس عمر النبي وسق سنك شنو باسي اما جوج يبدا قبزان مقاستم بيه بو بس نو لا والله جوج كله بنا عقلتي انا مؤامريك تعلم منك قصب كبزان توش تيغساني ما كويس هذا ما كويس تو بيلي اجينا جوج كله بنا عليك والله انا ما خدت الجيوش كم والله تو انا اقول ايوا بونها ناجسنينا نارسنينا دبو معلوماتان او باللي جيجن بكنو ناشت به او شنا هلينم ده والله نبيني